سڵاتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لە کۆمەڵگایی باینجان لەگەڵتانە بوو. ئێستا یەکەم مانگی وەرزی زستانە کە پێوتێ بە فرانبار. بەرنامەکەمان تایبەتەکەین بەوەی بزانین ئەم ناوە بۆچی بۆ ئەم مانگە هەڵبژێردراوە. ئایا ئەم مانگی بە فرانبارە لە ئێستاە جیاوازی هەیە لەگەڵەوەی لە کاتی خۆی لە ساڵی حەتاکان و هەشتاکانە لە ڕووشکەش و هەواوە؟ خەڵکی ئەو کاتە چۆن ژیاون و چی یادەوەریکی ئەو کاتیان بیرماوە؟ تۆ بۆچی وتراوە بە فرانبار؟ چ مانایەکی؟ وەڵی بە فرانبار ئەنی کاڵێن شەوی هەڵدا واتە کۆتایی پاییز، ئاخر شەوی پاییز شەوێکی درێژە پێڵەن شەوی هەڵدا و کۆتایی شەوی پاییزە و زستان دەست بێکە لە 20 مانگ بەدووە 22. بەڵێ باشە. بە فرانبار کاتی خۆی کاگە بیرت بێ چ جیاوازێکی بوو لەگەڵ کەش و هەوای ئێستەیە؟ کاتی خۆی بەفر زۆرە باری بە تایبەتی لەم مەندیخانە ئەو کاتەکانی و ئاو کانیاوەکان زۆرە ژایەوە. ئێستا نزیکەی لە ساڵی نەوەتەکانەوە بەفر کەم بووە و ئاو کەم بوو بە تایبەتی لەم سنووری ئێمە. ئەو کاتەیەوە لەکوێ ئاژیان لە شوێن؟ وەڵی ئەو کاتە ئێمە لە لادێ بووین، لە لادی ئەژیان ئەرەوەڵە گەورە دێ. بەڵێ وڵی هەر مانگێکی جستانە و ساردە و یەکەم مانگێتی و هەروان بیستەوە. هەستەکەی ئێستا ئەم بە فرانبارەی ئێستا ئەم مانگەی یەکەم مانگی زستانە کە ئێستا خۆمانی تیاژی جیاوازی هەیە لەگەڵ ئەوانەی کاتی خۆی کە لە تەمەنی بۆ نمونە گەنجی و هەرزەکاریا بوو؟ بڵێ هەیەی ئێستا ساڵ بە ساڵ کەشەوە گۆڕێ سەرما نامێنێ شیشی سەیرە ئێستا لێ گەرمی بەرزە بێتەوە. ئێستا سەیرەکەیت کاکە ئێستامە ناو جستانە، یعنی لەوانەیە بڵێ مەتوانین لە دەرەوەی دارە بکەی سەرما نییە تر نازانم ئەم مەتیقەی بازیانە وایە یان شوێنەکانی کەش. باشە ئەو کاتە کە تۆ لە تەمەنی گەنجی خۆتە هەر لێرە ژیاونیان لە لادێ بوو؟ وڵا لە لادێ بووین. چۆن بوو زستانی و کاتە سەختتر بە فکری بن ئەرەوەڵا سەخت بووە لە لای مەڕۆشتی وا بووین باوەڕ بێ هاتینەوانێت لەشمانەی بەست ئەوە ساردەوە. مانگی بە فرانبار کە یەکە مانگی زستانی قوربانمانی بە فرانبار یەکەم مانگی زستانە سال مانێکی سەختە وەسان نەماوە ئەو ساڵە سەختارە نەماوە نەر لە ساڵی هەشتاکانە لە مانگی یەکە لە بە فرانبارە نەدەتوانێت ئەلێرە بۆ پێفەجعەکە بڕۆی ینی کاتی ئەو کاتت بەرە دیومەعالا کە لێرە با بڵین ئەو کاتە مانگی بە فرانبار لەو تەمەنی کە باسێکی لە هەشتاکان ئەو کاتە قوربان بەفرەکە بیراوانە ئێمە لەو کاتە لە لادێ بووین بە مەشینە ڕێیان نشکان کانێک لە خوار ئاوەیە بوو بە مەشینە ڕێگایان نشکان بۆ کانێکە بۆی پاتاڵی لیاو لێنا بەفر ڕێگای نێدا هاڕڵاو نایباری مەژ ئێستا بەفر نەما 500 ساڵە باران بەفرکە بوو نەماوە ئێستا بۆ بەفر زۆر باری وەتە لەبەرەوەی گوڵ. ئەو کاتە لە شوێنێک بوو کە تەمەنی با بڵین گەنجی خۆتەڵێن هەرزەکاری؟ وڵای ئێمە لەین بوون لە خشار باژێر بوون با بڵین دەیەکان بوو. بڵێ زستانی ئەو کاتە لە مانگەیە لەگەڵ ئێستا فەرقی هەیە؟ ئەرەڵا فەرقەیە ئەو کاتە کە ئێمە لەو دی خۆما بووین لە گوندی وەڵاو بووین بە حەقەت ئەو کاتە بەفر زۆر بوو دووە لەوانەیە بڵێم مەتر و ئەباری دیمانەکانی ئەو کاتت بیرەکە چەندێک بارە وڵاو کاتە ساک لە بین وڵی داناڵم بە 20 ڕۆژ مەڕماڵان ناچوو دەرەوە 20 ڕۆژ لە ترسی بەفر بە 20 ڕۆژ بە مانگێک ئەنجا چوو دەرەوە لەو مانگەیە بەفرە باری هەر بۆ ناوانەوە ناودناوە مان کوردەکان بەو ناوانەوە مەسەڵەن بە فرانبار گەڵا ڕێزان ئەمەیە چۆن ڕەشەمەوە باسی پاییزە. باشە زستانی ئێستا لەگەڵ کاتی با بڵین تەمەنی گەنجیەوە چ جیاوازی فەرقی هەیە؟ چۆن ئێستا ئەم چەندەها ساڵە وشکە ساڵیە وەک ساڵی هەفتاکان نییە
هەفتاکانت بێتەوە باڵێ هەفتاکانم لە بیریە ئیتر هەموو ڕۆژەیان باران بوو یان تەرزاباری یان بەفر بوو بەفر زۆرە باری لەو دێ هەموو ساڵی حەوت تا هەشت بەفرباری جار بەفرە بارە خەڵک چییە کرد بۆ گەرمکردنەوەی ماڵ و منداڵ و شتی خۆ ئەو کاتە زۆپای دار هەبوو ئەم نەوت و غاز و شتە نەبوو زۆپای دار هەبوو دارمان لەو شاخە هێنا و بۆچی بە ئەم یەکەم مانگی زستانە ئاڵێن بەفران بار چ مانایەکی نازانین لەسەر چییە؟ جاران بەفروش زۆرە باری لە ئەو مەتیخانەیەوە ینی زۆرە باری یان کەم بوو یان ئێستا بۆ نمونە سەرماوسۆڵی ئێستا سەختترایی ئەو کاتە ئەو کاتە ئێجا چیتانە کردی ئەو کاتە کە لە باڵێن تەمەنت گەنج بوو ئەو بەفرە زۆرە باری چۆنە ژیان چۆن ئەی بەچی دارەکانتانە بڕیانی سەخت نەبوو بۆ کەس نەبوو ڕێگری بک بۆ لایانی حکومی بڵێ نابێم دارانە بڕ بەفرانبارمانێ ئەوەیە کە لەو مۆزەدا وەرزی بەفرباری دەست پێەکە تەمەنی چەند ئێستا تۆ وڵاوە تەمەن 36 ساڵ درێژ ئەگەر کاتی تەمەنی با بڵێن خۆت با بڵێن 10 ساڵی تا 5 ساڵی بیر بێ زستانی ئەو کاتە لەگەڵ ئێستا فەرقی چی وڵا زستانی ئەو کاتە بەفربارێکی زۆرە باری و خەڵکی لە وەرزی هاوینە شتی کووە کردو بۆ زستان و ئێوە لەکوێ ژیان ئەو کات هێمە لە گوندی مۆرخوادەمێ گوندەکەت ناوی چییە؟ مۆرخوادی خوار و نزیکە لێرەوە؟ زۆر نزیک نێنەوەڵە چیان نەکرد خەڵک بۆی ئەو زستانە بەڕێ ئەو خەڵکە لە وەرزی هاوینە بڵێن فەلاحەتیانە کرد و گەرم و جویانە کرد و دەغدایانە کرد و هەڵانەگرت بۆ زستان وەرزستانش لە ماڵان کۆ بوونەوە و شەوچەرەیانە کرد و دائانیشتن و بەخۆشی ئەیان خۆرد بەفرانبار چ مانایەکی هێلای بەفرانبانمە واتایەوەیەکە لەم وەرزە بەفرەباری و ڕێگا گیرێ و سارد و سەرمایە ئەگەر ئەو کاتی با بڵین گوندەکەی خۆتانە بیر بێ بیر ئەی بیرتە کاتی خۆی بەفر لێر ینی لێرە زۆر باری بێ ئێستا جیاوازی هەیە لەگەڵ تابەن جیاوازی هەیە جیاوازەکەی ئێستا زستانی ئێستا زستانە بەفر نابارێت لێرە هیچ بەفر نابارێت بارەیە بەڵام وەکو ساڵانی پێشوونێنەوەتەکە ئینەوەتەکان هیچ بیرەوە بەڵێ 94 ئەباری هەتا 30 سانتیم 40 سانتیمتر بەفرباری ئێوە کە و کاتە مناڵ بوون بەفربارین تامبینە دەنگ دانیشتن تابەن نەوەڵا بێدەنگدا نانیشتین ئیتر ئاچینەوە فرەوە شەڕە تۆپەڵمانێت کەس سەر کردووە تابەن وەڵای گوێشم سڕ کراوە کەس تۆپەڵی خراوی پێوە ئارەوەڵا تۆپەڵمان خڕە کرد و بەردیشمان پێکرد بەردماتیە کرد و یاریمان پێ دوژمن کارانە تاوانەرەوەڵا بەفرانباری ئێستا لەگەڵ کاتی خۆی کە تۆ گەنج بوویت جیاوازی فەرقی هەیە بەفرە نابارێسان جاران چۆن جاران مەشڵە بڵێم 50 ساڵی بەفرەکەوت ئێستا بەفرەبارێ بەفر زۆر زۆرە باری ئەو کاتە بڵێ چیتانە کردەوە کە و بەفرە زۆرە باری بۆ خۆ گەرمکردنەوە ئەمانە چیتان زۆپای دار هەبوو لێرە نەبوو لادێ لێرە دارەکەی دارەکەی دارمان هێنا بچین لە شاخی بیبڕن باڵێ بەچی ئەتان هێناوە سەخت نەبوو بە تەرەکتۆر ئەی بڕینەوەکەی با بڵین هەڵگەڕان بۆ شاخەیە هەر تەرەکتۆر بوو کێشەی نەبوو تۆ خۆ چۆنی بە خۆتی لە دەربڕای تقریبان بڵێ ئێستا خۆداروشت نابڕن نەوەڵە بۆچین ئێستا نایڵە ناسە ناو مەمنوعە گەڕامەیە وەکو لە ناوەکەی دیارە تەمەنە بەهۆی بەفربارینەوە ئەم ناوە لێنراوە کە بەفرانباری پێوترێ بەڵام لە ئێستا بەفربارین تا ڕادێکی زۆر کەم بۆتەوە چونکە هەتا با بڵێن ساڵەکان بڕات پلەی گەرمی کەم بەرزە بێتەوە بۆی ئێستا کەمتر بەفرەبارێ بەفربارین لە جارانە زۆرتر بۆ بەفرێکی زۆر باریوە ژیان تۆز سەختتر بووە لەو کاتە خەڵکی زیاترمان بوو ئێمە بەردەوامە بین لەگەڵ هاوڵاتیان بەڵامەچینە لای ناوبڕێک و پاشان ئەگەڕێنەوە لای ئێوە خۆشەویست.
ئەگەڕێنەوە وڵاتان ئێمە بە سوودفە لە کاتی بەنامەکردن ئەم جۆرە ئۆتۆمبیلەمان بینی وەکو بینین ئۆتۆمبیلەکە کۆنە یەکێک لە ئەو ئۆتۆمبیلانی کە کاتی خۆی خەڵک بەکاری هێناوە بۆ ڕۆیشتن بۆ ناو شار وەکو باسییان کرد ئەمان کە لە هاوینە ئەیشیان کردووە پارە و با بڵێن ئەو شتانی کە غەزنیان کردووە بەکاریان هێناوە لە زستانە کە لە سەرەتای هەفتیان کۆتایی هەفتە ئۆتۆمبیلێکی و کۆمایان پیکابێک هاتووە خەڵکی کۆ کردوێتەوە چون بۆ ناوشار لەوێ پێداویستی و ئەو شتانی کە ویستویانە زەخیرەیە شتێکیان پێویست وایە ناوشار کڕیوانە لە سلێمانی هێناویانتەوە بۆ گوندەکانی خۆیان شەوان دانیشتن بۆ یەکەوە خواردویانە و باڵین سیلەی ڕەحم و دەمەتەقە و شەوچەریشیان بە یەکەوە کردووە و لەگەڵ یەکا بە یەکەوە ژیانێکی هەرچەنە سەخت بۆ بەڵام دڵیان بە یەکتری خۆش بوو دڵیان بەو جۆرە ژیانە خۆش بۆ چونکە تەماحی خەڵکی ئەو کاتە کەمتر بوو بەفرانبار بۆچی کاتی خۆی ناویان هەڵبژاردووە بۆ یەکەم مانگی زستان ساڵستان بوو ساڵی سەخت بوو بەفرباری و بیرتەکە ئەو کاتە بەفروش دەباری ینی سەخت بووە ئەو شوێنێکەوەی لێ بوو لە بیر مێگە لە سەربارمانە ماڵی لە هەر شوالە و سەرەکەتی بۆ سەربار لەسەر بەفرەوە زۆر چەندێک بەفرەباری وڵای مەترێکە باری مەتر و نیوێ مەتر و شارێکی مەتر هەر بەبوونی ئەو ناوەشیان بەسەرا دابڕاندووە زوو سەخت بوو ساڵ سەخت بوو بەفرەوە سەرما ئەو زەختی نەماوە باشە ئەو کاتە خەڵک لە زستانە چیانە کرد کە نزیک بووە ئەو مانگە بەهاتایەتە پێشەوە خەڵک چیانە کرد زۆپای داریاندایان ناو تا بەیانی زۆپانە سووتان و سەرما بووە و بەڕۆژون کۆتەوە دایاندا و شاخە بەکەر بەگا بەکەر ئەنجا شەویان سووتان خواردگەر بکردەوە ئیش و کارتان نەکرد لەسەدا بژێوی ژیانتان چۆن دابینەکرد کە تۆ ئیش نەکرد وڵای وڵاخوشتمان هەبووە بۆ مژغڵە بووین خەریکەوە بووین باشە کە بەفر بباریایە با بڵێن شاخ و دەشت و دەروانە ئاوە سارد وایە وڵاخەکانتان چۆن ئەلەوەڕان چۆنەتان بردن بۆ دەرەوە وڵای دەرمانەیە هەر لە ماڵەوە بوو لە ماڵەوە بەڵێ سەخت نەبوو ژیان سەخت بوو ئەی بەچۆن سەخت نییە مەسرەفیە چۆن بەڵێ ئەی چیتان ئەخوارد خۆ خواردنانی کە بەکارتانەیەنا ئەو کاتە لەگەڵ ئێستا جیاوازی هەیە برجی کوردی بوو مریشی کوردی بوو شتی کوردەوە ئارەوەڵا لە هاوینە زەرعاتوشتان چییە؟ وڵای تەماتەمانە گەمەرە زەمانە کرد خەریکی ئەوانە بوو باشە بەس یەک شت ئێستا تۆڵی برنجی کوردی و کەڵەشێری کوردیمان بەڵێ با بڵێنەوە هەفتەیەک تۆ برنج و کەڵەشێری خوارد ئەی خۆ هەموو ڕۆژەمە دووبارە نابێتەوە ینی خواردنەکانی ئەو کاتە هەر دووبارە بوون یان شتی تازەتریشتانە خوارد وەرە نانە تازە خۆ هەموو ژەمە هەر یەک زەم چۆن نەخورێ هەر برنج و برنجیان ساوەرە خوایە ساوەرە قەرەخەرمانە برنجە کاتە خۆشەیە ئێستا وڵای ئەو کاتە سەرخەڵ خۆشتر شتێکی خۆشی ئەو کاتت بیرە ینی لەو مانگا خەڵک کردبێتی واللهی شتی خۆشی چیە ئەو کاتە هەر هەموو شێک هەر بەعام خۆش بوو لەبەرەوەی کە ئەو زروفەی ئەو کاتەی ئێسا بۆ ئێستا نەبوو کاکە ئێستا دەورەکە گۆڕاوە خەڵکەکە گۆڕاوە ئەو کاتە هەموو شتێکی ئەو کاتە خۆش بوو خەڵک فەقیر بوو نەبوو بوو بەڵام دڵ خۆش بوو کاکە ئێستا حەزەکەی بای ئەو پیکابێت دۆلار و دینار هەبێت دڵی زەهری مارە ناکرێتەوە دڵ ناکرێتەوە ئەو کاتە خۆشتر بوو ئەو کاتە خۆشتر بوو بەڵەو کاتە زۆر خۆش بوو خەڵک هەرتابانی لە ماڵ یەکرا کاڵەموسەیە کرد کاکە دۆمینەیە کرد هەتا سعات 12 شەو 2 شەو 4-5 کەڕە دەورە ئەو عیلێ چای لێ نەشت نەبوو ئەو حیواناتانە با بڵێن نەتانتوانی بیبەنە دەرەوە ئەوە پێشتر بۆ ینی ئالەفشتان بۆ غەزنکردە بەڵێ گەڵا و ئیتر کاوژی ئەمشتانان بۆ دابینەکردن بۆ دستان مشوریانە خوارد بڵێن چوی بۆیان کۆ بکەیتەوە بین وڵاوە کاتە چاک دەبین بەرەوەڵا زۆر سەخت بوو شوێنێک بەڵات شوێنێکی خۆش بوو وەڵام هەموو میوە هاتوو شتانە زۆر خۆش بوو خەڵک پێویستی بە حکومەت هەر نەبوو خۆی ژیان بڵا ئێستاکانەکە هیچ میوەیەک پارە ناکە هیچ میوەیەک پارە ناکە هەچی ئێکە زەرە دەکە جا ئەم حکومەتە سەقەتەشکەوە ئێستا پا بووە کات خۆی کە پا بوون خوان زۆر بە شەڕۆژی ڕزانی خوان ئەوەندە بە شەڕۆژی ڕزان و خزمەتانەکە مانەکە دوای کە خۆیان بە خەڵی خۆیان پڕ کرد خۆیان لە فەقیر نەبا فەرمی ئێستا شارێکی ئێرە ئەو دوو ماگە نەوتی بۆ دێسا 100 ماڵ ماوە نەوتی وەرگێت
باش کاکە ئەمە 11 ڕۆژ ئەم نەوتە نایە کەس نازانێت چییە بۆ خۆگەرمکردنەوەی چیتانە چیتا بەکارێن وڵا دارمان بەکاردێنە بچن دار ببڕن دار و ئیتر چیلکە ئەم شتانە وە ماڵ هەبوو کاکە ئەو کاتێ تەنەکەی نەوتی بەس بوو ئەو سادەنە کاتە کەس باسی نەوتشی ناکرد وڵان تە باشاکە ئەمە حکومەتی کوردی پابووە حکومەتی غەزەبە زستانی ئەو کاتە سەخت بوو زۆر سەخت بوو بە فرێباری ساڵی سێ کە ڕەتکانی و ئاو ئەمانە هەمووی تەقیبڵان بە حکمی وێستا باران کەم بوو باران بەفری ژەرکەم بووە ئێستا وەکو پێویست ئاوی نییە ئێوە چیتانە کرد بۆ ئەوەی ئەو زستانە سەختە بەڕێ بکەن چۆن ماڵتان گەرمە کردەوە بۆ خواردن چیتانە کرد وەڵی کاتی خۆی ئێمە لە پێش بڵێن 91 نەوت هەبوو بەڵام دوایی ئازادی و بڵێن 91 بەداوە وردە سوتەمەنی کەم بوویتر لە لادەکان بەڕاستی داریانە بڕی بۆ زۆپای دەربڕیتە خۆچووی وەدار وەم حەزب سەدان کە ڕەت دارمێنەوە نەبوو هەڵگەڕان بۆ شاخەیە و دار بڕین و هێنانەوەی بۆ خوا بە حکمیەوە کە دەیەکە مەشوێنی تەختی زۆر سەخت نەبوو بەڵام ئەگەر نەوتمان بنی و ئەگەر یعنی خەڵکەکە ئیسفادە بکارە نەوتەگە لە کاتی خۆی بدەن گوناحە دار بڕی ئەو کاتە نەبوو زۆر کەم وەرە وەڵا زستانی ئەو کاتە چیت بیرە خەڵک چۆن زستانیان بەڕێە کرد چۆن ئامادەکاریانە کرد بۆ با بڵێن زستان ژیانی ئەو کاتە ژیان وەگە سا قورس نەبوو ئەم پێشکەوتن و موبایل و ئەتەرنێت و ئەمانە نەبوو خەڵک هاوین و بەهار کەسابەتیە کرد لە وەرزی زستانە ئەی خوارد خەڵک بۆ زستانی ئەو کاتە چی ئەکرد ئەڵێن خەڵک ئەو کاتە لە زستانە ئیشی نەکرد هیچ شتێکی ناکڕی ئیشیشی ناکرد ئێمە سێمان لەم دەشتەیە ئیشمانە کرد و باقی نۆمانجی لە ماڵەوە بوو چیتانەکرد لە دەشت وەڵی تەماتە و گەنم و ئیتر برنجی کوردی و ئالم بازیانە ئەو شتانە لێرە زۆرەکرا لەم دەی ئەمە زۆر خواردنە سادانەتانە خوارد بەڵێ ئیتر دۆشاوی تەماتە و تەماتە وشکەکرایە لە کە تەماتە و بانجان و بانیە و کوولەکە و هەمووی وشکەکرایەوە مەگەل لە مانجەکان نەفرێک بچوایە بۆ سلێمانی تەواو دۆشاوی تەماتەی هەر خۆتانەتان کرد لەناو هین سینی داتاننا لە وشکە بۆ توڵە بۆ ئەیان کە بە شوشە ئەو کاتە شتەکان سروشتی تریش بوون تام و لەزەتیان زیاتر بۆ هەمووی تەندروست فەرقی گەلێ زۆر زستان نیشان ناکرد وڵا ئیش نەبوونا وەڵامەگە چۆن ئیشی کاروانچیە بوو وانی کە ئیشی کاروانچیان یانی بۆ شارەکان ماڵانەی کە باخیانە بوو میوە شتیانە کرد و ئەمبر لە شاریان بەڵێ لە شارەکان شتیانە بۆ گوندەکان لە گوندەکان ماس و شتیان بۆ شارەکانیان فرۆشت تۆ لە کاملایەن لەو ینی باخشتان هەبوو میوە فرۆشت مناڵمەوەڵا بڵێ باوکم بردوێتی بەر لەگەڵیان نەچووی قەت بۆ نەیبردووی کاتە ئەوان بە شەو ڕۆژ نەترسی سەدام حوسێن بە شەو ڕۆژن بە تاریکی ڕۆژن بە قاچان ئای چۆن وێرە بە کەروبارە ڕۆشتن سەخت نەبوو بە شەو بە بارەوە بڕۆی بۆ شوێنێکی ئەو کاتە ژیان وا بوو سەخت بووی وایە چۆن بۆ ئێستا خەڵک زۆربەی هەر ئاواتە خوازە بۆ بۆ ژیانی ئەو کاتە ئەو کاتە خەڵک وەک ئێستا بڵێن ماڵی دنیاوە مەشغوڵ نەبوو ئەو کاتە تەنها درێ ئەو بکە بەشی زستان پێیاکە و بیخوا ئێستا خەڵک زیاتر دووربینە و بیر لە داهاتووە کاتەوە بیر لە داهات سادەتر ئەژیان سادرە ژیانە وڵات چ شتێکی مناڵی خۆت بیرێ لەو ساڵانەی کاتی خۆی لە زستانە خەڵکت بینی بێ چواردەوری خۆت بینی وەڵی بیریم بێوا لەگەڵ هاوڕێکەمە شەڕە بە فەرمانە کرد و لە قۆڵانەکە شەڕە تۆپڵ بە فەرمانە کرد خەڵکی ئەو کاتە فەرقیە بۆ لەگەڵ ئێستا جیازێکی زۆریە بوو ڕێزگرتن و خۆشەویستیە بوو بەڵام ئێستا ئەو شتانە کەم بۆتەوە سیلێ ڕەحمی بە خۆتر بوو وایە ئێستا وانە سەکەم بۆتەوە بەخوا کەم بۆ تۆ بەڵام لە زۆر شوێنی ژەرماڵ منتیقا شارەکان هەرماڵ وانی کە لە دەرەوەی شارەکان هەر باشترن ناو شار تۆزە کەمترە هەر زۆر کەم میشە چونکە لە تۆزە ئیش و شت باشترە خەڵک زیاتر مەشغوڵی ئیشە تاوان وایە چیت بیرە لە کاتی خۆی لەو شەڕە تۆپەڵ و بەفر و ژیانی ئەو ژیانە سەختەی کە باسماکەکەین چیت بیرە بەستانی ئەو کاتم وام بێرتەوە وڵی یادەوەری وەکو چیت یادەوەری زۆرە بەڵام ئێستا لەوانەیە هیچیشی وام خەیاڵانەیەکە ئێوە چون بۆ مەکتەب بەڵێ مەکتەبەکتان نزیک بوو لە خۆتانەوە مامۆستاتان هەبوو تاڵەن مامۆسامان هەبوو ئەوەی کار لێرە وایە لێرەوەی نەبووە لە سلێمانی هاتن مەکتەبەکانیش دوان هەیە لەو بەرە و دوانیش لێرە چەند مامۆستاتان هەبوو تقریبا 27 مامۆستا بووکە باش بوو شوێنی وایە ئێمە هەر یەک مامۆستامان بوو هەموو دەرزە هەر لە زووە کە ئەمە دروست کراوە مردوگایە ئەو کاتەوە مەکتەبی بۆ کراوە مەکتەبی باشی بۆ کراوە بەڵێ بەڵێ مەجموعەم بۆ بۆیان دروست کردووە تاوان
خۆش یادەوەرێکی خۆش کە لە ئیشکردنا این شو خوشی او بود تو باید زتا باره ایشکن نبود بخون مرتاح بین دانیشتن لە ماڵا ئەو سێمان نه پا فکر لپاره کرد نه فکر ایشکن ایشکن نکرد چیتان نەکرد بۆ بژێوی ژیان بوش جن پاییز هاچی هبوا تا باره ایسان گویلو نبود پاره حبیان نبیر خوش بود با او حبو ایسان پی بجن ەوە بۆی ئامادەکاری بکردا هێشتا خەزم کرد او حبو مالات من حبو یعنی هم بود لا خو حیوان من حبو چیت بیرە لە زستانی ئەو کاتە خەڵک چۆن ئەژیان ژیان خۆش نەبوو وەکو خۆشی بڵێ تۆزێ خەڵک هیلاک بوو بە ئیشکردن و بەم شتانەوە بەڵام ئێمە زستانان ئیشمان نەبوویش و کارمان نەبوو تاکەی هەتاکو و مانگی چوارە ئیشمان نەبوو تاژمانی چوار چیتان ینی ئەوە پێشتر خەزتان کردایە بۆی بەڵێ هەموو شتێکمان هەبوو مانگی چواری تر خەڵگە چوو گۆلیە بڕی و خەریکی تەماتە و زەرهات و ئەو شتانە چەند مانگیشتان نەکرد لە ساڵێک لە ساڵێکە وڵاست چوارمان ئاوا سێمان چوارمان ئیش و باخەکەیشی لە ماڵ دانیشتن یەکەی ئارە ئەی بۆ میوە هات و شتەکان چیتان نەکرد خۆتانەتان کرد یا خۆ دەبایە بچن بیکڕن میوەهات زستان وەگەر بچیت لە سلێمانی بۆ کڕایە میوە نەبوو لە منتیقا کێچوی بۆ سلێمانی سارە هات دێ بەدێ لەو لاوە سارە بۆیە هات سیارەکە جێگەی هەمووە بۆ پیکاپە بوو پیکابی 57 و پیکابی جەمسی ئەمریکی هەبوو ئێمە خۆمان هەمان بوو 62 بەڵێ پیکابێکی جەمسی ئەمریکیمان هەبوو بۆ یەخاچی بوو هەنی کاتێکە ڕۆژ ئەگەڕا بەناو دیەکانە خەڵکی کۆ کردەوە بنارە یەک جادەی هەبوو هەتا سەرچاوە لە بیبیجەکەەوە هەیە دێیەک لەوێەوە ئەچۆ سەر جادەی ڕئیسی و ئیتر لەم دێ دوو نەفەر بوو لەوە سێ و لەوە چوار و لەوە پێنج و هەمووی کۆ ئەکردەوە و ئەیبوو بۆ سلێمان ئەو کاتە کە خەڵک نەوتی بەکارنێ ناو سۆبای دار و داربڕینەوە بووە ئەی بۆ خواردن وشت چیتان کردو خواردن کابرا فەلاحەتی خۆی لەو زەوی هەموو ماڵە زەوی هەبوو لێ فەلاحەتی خۆی کردو هیچ پێویستی بە حکومە نەبوو کاتە خواردانەی بەکارتانەیەنا چی بوو ترێ بوو ترش بوو چوارە بوو ئەم شتانە بوو کوردەواری شتی معمەل نەبوو شتی معمەل نەبوو بەڵام ئێستا ئەو شتانە هیچ ئیسپادێ کابرا لە یادیە هیچ شتێک پارە ناکە ئەگەم مەڕۆماڵاتەکەس تۆ شتێک باب ئەوش کاکە بەم کەس بەخێو ناکرێت گەنجی ئێستا توانای ئەو شتانی نەماوە بە حاقات تەمەڵ بوو بینی فەرەوە توانای ئەو شتانی نەمە پارە ناکە وەگە پارەی کودا خەڵک ئاچوانێ هەموو بۆیە هەموو ئەچوونەوە بۆ دیانەی دیاکە بڵانی ڕستقی هیچ پارە ناکە ئەمانش کاکە ئەم نەوت و سەر و سامانی هەوری جیفاری خواناون ئاگان لەو دیان نەمەوە کاتکەوە کە خەباتی بۆ کردبوو باشە ئێوە وەکو خۆتان ماڵی خۆتان میوە توشتان کردووە قیمەتی کردی بێ ئەو کات ئەرەڵا و کاتی ئێمە بەس ڕزێک مەهرەبوو پێشگەر سوالە و ڕزمان هەبوو ئارە باخوا پێشگەر ئێستا کاکە هەر بەشی مەسرەفەکەش ناکە تابر لە سلێمانیەتان فرۆشت لە سلێمانی ئافرش بڵێ ئەوەنە پارەیە کرد کە بتوان زستانەکە پێ بەڵڵ هەموو ماڵە بۆ ڕزی ئێژیە ئێستاش تەماشای کاکە ئاوایە تا هیچ پارە ناکە و ئەوە تا حکوومەت دادی کاکە ئیمال کرد ئایتر لەوانەیە بڵێم ڕێگامان نادۆزێوانێ بە شوێنی وایە هاتین ڕێگاکە دیار نەبوو لە بەرەفریان سەربانە ماڵرا من مناڵ بووم بەس بەفکرم دێ یعنی سەربانی وا هەبوو نزم بوو بەفرەکە لەگەڵا ڕێک بووانیانی ئەتوانی بەسەریا باری بوو یان بەیانیان هات دەرێ شەختەی کردبوو گەلە سارد یان دەرگاو بۆ ناکرایەوە ئەو مەڕووماڵاتێکە تان برد بۆ لەوە ڕوانە چۆن لەو ڕەکەتانە دۆزیەوە خۆ ئەو هەموو بەفرە باری واللهی شوێن هەبوو ڕەشەکەیت یەکەوتە تاوەکە لێدا ئیتر تۆزە دەرەکەوتەوەی دوایەوەش حیوانی وردە ئەی دۆزێتەوە بۆ خۆی بۆ یەگەڕێت ئەی دۆزێتەوە لە بن بەردا و گەڵا و شتانێ و زۆر ڕۆژیش دەرناگرا لە ژوورەوە کاو ئالیکوشت بۆ خۆیانیاندا نەبوو ئەو ژیانی ئەو کات بەرە وڵی سەخت بوو بەس کە هەرچەنە سەخت بوو ئەو ساخۆشتر بوو خەڵگە سام ڕاوە پارەیە و ڕاکەڕاکەیە نەبوو ساپڕ جیرفانە لە پارەیە هەرڵی قەومە هەنی ئەو کاتە ماندووە بوون بەڵام دڵتان ئەو کاتە جەستە هیلاک بوو بەس مێشکی ئیسراحەت ئێستا تۆ لەشی ئیسراحەتە بەس مێشکی هیلاکە مێشکی هیلاکە یعنی لەزت لە هیچ شتێک ناکەی سەیرەکەی ڕۆژانە خواردنیە باشە لە بەردەسایە هەرەوە نێزیکتی پێتێڕەکەی کە زاگەی لە کەس نەماوە ڕەحم نەما قسەیەکی خۆش یادەوەرێکی خۆت خێبەڕانداش زۆفۆمەداگی سال و هەتا لای بەیانی اونجا بڵاو ماڵ خۆمانم زۆپای گەرم و جێی گەرم و ئیتر بۆ خۆمان ئەمە خافەت و بەزم ڕزوە نەبوو خواردن وشت چی هەبوو هەبوو پورە نانی جۆت بۆ ئەم پڵاو گۆشی سێ وڵا خواردن کەم
چوون بۆ ڕاوشت ئەو کاتە سەختانە گۆڕاوە پۆڕەتون بۆ شاخ پۆرانی نەشەوە هیچت ینی کوشتووە لە ڕاوشتا بەڵام من نەچوو بەس هەڵگەچ زستانی ئەو کاتە کە خەڵک بەیەکەوە ژیان یارمەتی یەکتریانەدا ینی وڵی خەڵک دۆمینەیە کرد کراوێنیە کرد ئیتر بەو شانە مەشغوڵ بوو خەڵک دڵی خۆش بوو خەڵک هەمووشەی یەکتریە کرد خەڵک بەیەکەوە چاک بوو وەرزی زستانە ئیتر بۆ شەوچرە بۆ خۆیان ئەو دەستکەوتا وەکو مێژ و ترێ و چوالەوەی ترەمانە نانەکرد مەگەر بچونە بۆ شار بۆ پێداویستێکی جلوبەرگیان شەکر و چاشێک لە هاوی 6 مانگیان کرد کەسابەتیان نەکرد بەهار و هاوین لە سێ مانگی زستانە دانیشت لە زستانە خوارد و پاییزانیش ئەگەر جووتێک کەسابەتێکی خۆیان بۆ ناوباخ ئەوان ناکرد کاتە تۆ لەگەڵ کیاچوی بۆ ناوشار بۆش وەڵاو کاتە من لەگەڵ باوکم چووم و ئیتر بە سیارا چوین جار چوون ئەویش مانگی کەڕەتێ جوان پێویستێکمان هەبوو ئەماهێنا و بووکە لەگەڵ باوکت ئاوا ئارە وڵاتەمان ئەو کاتە ئێمە مناڵ بووین زۆر بەلامانەوە شتێکی خۆش بۆ گەسان نەبوو ئەو کاتە تاموچێژی ئەو کاتە بەڕاستی لەگەڵ ئێستا جیا بوو کاتە خۆشتر بوو باڵێ ئەو کاتە کەساتی و هاموشە و کۆمەڵایەتی و بەڵام ئێستا بەسای ئەم موبایل و ئەتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیانەوە بەڕاستی کەساتی و کۆمەڵایەتی وەک جاران نەماوە ئەوەی کە بینیتان باسی مانگی بەفرامبار بوو لە ئێستا و لە کاتی خۆیان وەکو باسییان کرد خەڵک کاتی خۆی وەکو ئێستاوە بەرمیلی ڕیز نەداوە و بەدوایینەوە تاوگەڕێ بەڵکو سۆبەی داریان بەکارێنەوە بۆ دارەکەی چوون لە شاخی باڵین چواردەوری خۆیان لە دەشتەکان داریان بڕیوە هێناوێنە لە ناو سۆبەی دار خۆیان و ماڵەکان پێگەرم کردوتەوە و لە چواردەوری یەکتریش کۆبوونەتەوە سیلێ ڕەحبیان تازە کردوتەوە و پەیوەندیەکی کۆمەڵاتی بەهێزیش لە نێوانیانە هەبوو بۆیە خەڵک ئێستەیش هەر دڵی بەو ژیانەیە و کاتەیە کرێتەوە کە جاران هەیبوو هەرچەندە سەختیش بووە بەڵام هەردڵیان بۆ خۆش بووە باسییان لەوە کرد کە مانگی بەفرامبار لە بەروی بەفر و سەرما و سۆڵەی و کاتە زۆر بووە خەڵک هەوڵی داوە لە وەرزی هاوینە زەخیرە با بڵێن لە پاییز و هاوینە کۆ بکاتەوە لە زستانەکە دانیشتۆ لە ماڵەوە خواردوێتی و مرتاع بوو بۆیە هەندێکیشان ئێستا زۆر بیان با بڵێن ئاوات بە ژیانی و کاتە خوازن چون کاڵێن مرتاع بوون بامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ